ئەو کاتەوە باش پێم خۆشە بیرەوەرێکی بژێڕمەوە. وەختی خۆی جەوان بووم، تەمەنم نزیک 20 ساڵ ئەوانە بوو، لە کوردستانی ئێرانێ لە شوێنێکی کارم دەکرد و وە بیرمام ڕۆژێ دەچوومە سەرکارێ جیرانێکمان هەبوو، تازە ماڵمان چوو بۆ ئەو شوێنەی جیرانێکمان هەبوو کە ئەمن لە نزیکەوە نەمدەناسی، بەڵام لەبەرەوەی کە بە زاهیر ڕیشێکی دانا بوو، ئەو کۆت و شەڵوارەی کە دەبەری دەکرد، ئەو جلوبەرگی کە هەی بوو، جلوبەرگێک بوو کە زۆرتر کارمەندانی حکوومەت و ئەوانە دەبەریان دەکردیان بڵێن وە پاستار و شتیوا دەچوو، بە تایبەتی لە لایمە زۆرتر پاستاریا ئەو کەسانی کە دایان هەویست دەمانچەکان بشارنەوە کۆتیان دەبەر دەکردیان، یان کراسەکان دەردێنا لە پاتۆڵ و شاڵواری کراسەکان بەسەردا دەداوە و دەمانچە هەمیشە دەژێر وێدا دایان شاردەوە. ئەمن وەڕدێن و شتیشی هەبوو وەختی خۆیە دی پێم وا بوو یا پاستارە یا جاشە یا کەسێکی ئەو جوورێ دەخۆوە ڕقم لێ بوو. من کەسێکی حیزبی و نیشتمان پەروەر و ئەهلی کوردایەتی و تەواو کوردایەتی دەنێو خوێن و ڕەگمدا بوو، زۆر بە پەرۆژ بوو بۆ کوردایەتی، تندڕە و تند ئاژۆ، حەد چەندی بڵێ ڕقم لەو کابرای بوو کە دەمدیت بەرامبەرم دەهات بێزار بووم لێ. یعنی قەت پێم خۆش نەوە ببینم، پێم خۆش بەڵایەکی بەسەر بێن نەمێنێ نەیبینم. عینەکێکی لێ دەدا، عینەکە کەشی شوشەکانی ڕەش بوو، کۆتی دەبەردەکرد، بێزار بوو. دوای لێ هات ئەو شوێنێک کە کارم لێ دەکرد، ڕۆژێک هەستم پێ کرد ئەویش دەگەڵەمە هاوکارە، من یەک دوو ڕۆژ بوو لێ بووم نەمدیت بوو، دیتم هەستم کردەوە هاوکارە، گوتم خودایە من ڕقم لە چێ بوو ڕێک ئەو کەسەش دەگەڵەمە بۆ تا هاوکار. بەڕاستی ناخۆش بوو، بەڕاستی زۆر ناخۆش بوو. بەهەرحاڵ مەجبوور بووی تەحەممولی بکەیت کە یەک دوو ڕۆژان لە شوێنی کارەکەم لەگەڵم بوو، هەستم پێکرد ئەو کەسەی کە زاهیری ئەوان ناجسن و خوێنتاڵ و خۆفرۆش و پاستار دیارە، ئەو کەسە بەرعەکس تا بڵێ کەسێکی ئارام مەتین ڕێک و پێک بە قەولی کوردی باشوور دەڵێن موسەقەف، بە کەسایەتێکی قورس و سەنجین و تا بڵێ ئەهلی کوردایەتی بوو، تا بڵێ بیرەوەری جوانی هەبوو، ڕابردوویەکی پەرشنگداری هەبوو، بڵێن دەگەڵ کەسی باش دۆست بوو، کەسی جێگای متمانە و کەسی بەڕێوەجێ دۆست بوو، تەنانەت دۆستایەتی دەگەڵ کەسایەتێکی کوردی هەبوو، کەسایەتێکی بەنێوبانگی ئەو کاتی. ئیدی بۆیە ئەو شتە ئیدی ئێمە بووین بە دۆست و بووین بە دۆستێکی زۆر نزیک پێکەوە تا ئەو جێگایی کە دۆستایەتین ئێستاش هەر بەردەوامە و ئێستا کە نزیک بە 16 ساڵە لە ئێرانە دوور بوومەتەوە، پەیوەندیمان هەر هەبووە، ئەگەرچی زۆر نەبووە، بەڵام پەیوەندیمان هەر هەبوو لە ڕۆژانی تایبەتدا هەوڵم داوە تەلەفۆنی بۆ بکەمەوەانە. مەبەستی منەوەیە ئەمە بە زاهیر زۆر دەڕوانین، بە زاهیر یەکێک خوێنتاڵە، بە زاهیر یەکێک جا سەیرەکەوێ دوای لێم پرسی، کوتم ئەو ڕدێنە چیە دادناوە؟ کوتی ئەمن شتێکی ناحەزم لێرە هەیە، زیبکەیەک یان بڵێن کوانێک شتێک ئەلێرە بۆی کە ئەگەر ڕیشم دەتاشم دیار دەکا و ناحەزە ڕیشم دادەنێم و دەیشارێتەوە و ئەوە عیبەکەی دادەپۆشێ و ئەوە مەبەست ئێوە بۆ ڕیشی دادەنا، ئەمیژۆم دەزانی حتمەن جاشە یا پاستارە و تەبیعیە لە کوردستانی ئێرانیژەکە کەسێک لەگەڵ حکوومەت بێ حتا بتوانن دەبێ ڕیشی دانێ مەسەلەن کراسی یەقەی مەلایانی دەبەرکایان یان هەندێک جلوبەرگەکەی جوورێک بێ کە لە شانی کارمەندێکی حکوومەتێکی
ئیسلامی دابێت جا بم بزانی ئەوایە بەڵام ئەو عیبەی هەبوو شاد بوویەوە و یان بڵێن کۆت و شەڵوار کۆتی دەبەردەکرد دوایی بۆ خۆشم یەکێک لەو کەسانە بووم کۆتم دەبەردەکرد و جاستەیرەوەی هەر ئەو بەڵایە بەسەر خۆشم هاتەوە هێندێک کەس پێیان وابوو ئەمن چون کۆتی دەبەردەکەم بۆی هەیە دەستێکم لەگەڵ دەوڵەتەیە بێ یعنی عینی ئەو بۆ چوونەی خەڵکیش دەحاڵک دامیش ئەندامی حیزبی بووم ڕەنگە ئەوەی کە قەتی خیانەت پێ نەکرێ یەکێک لەو کەسانی قەتی خیانەت پێ نەکرێ ئەمن بم بەڵام وان تەسەوور دەبارەی میشدا دەکرد بۆیە بە زاهیر ڕوانین دەبارەی کەسایەتی خەڵکیدا یان پێشداوەری و پێش قەزاوەت و فکرکردنەوەی خراپ دەبارەوەیدا کە ئەو کەسە ڕەنگە ئەوە بێ و کەسە ڕەنگەوا بێ بەڕاستی بۆ چوونێکی هەڵەیە ئەو کاتێ من زۆر جوان بووم تەمەنم لەو پەڕی جوانیدا بوو ئەو شتانم فکر نەدەکردەوە بەڵام ئێستا کە تەمەنم 43 ساڵە ئێستایدی دەبێ هەوڵ بدەم ئەمن ئەوا فکر نەکەم ئەگەر ئێستا ئەوا فکرکەمەوە گوناها ئەگەر چی ئێستاژ نەمتوانیوە ئەوا بم کە دەبێ ببم بەڕاستی ئێستاش جاری وایە بە هەڵا بیرم کردوێتەوە کە فڵان کەس بۆی هەیە ئەوەی بێ ینی فڵان کەس چونکی ئۆتۆمبیلێکی باشە یا خانوێکی گرانیە بۆ هەیە ئینسانێکی خراپ بێ فێڵی لە خەڵکی کرد بێ بۆیە دەوڵمەند بێ حاڵێکدا وان نییە یان بۆی هەیە مەسەلەن بڵام فڵان کەس کە جلوبەرگێکی خراپی دەبەردا ڕەنگە جێژ بێ نەزانێ کە ئەوە لیباسان دەبەرکات لە حاڵێکدا بۆی هەیەوان نەبێەوە کەسێکی سات دەبێت بۆیە ئەم پێم وایە بە زاهیری ئینسانەکان نابێت قەزاوەتی بکەین دەبێ لیان نزیک بینەوە زۆر جاران زۆر لەو کەسانەی کە ناجستن نەدوێنە خوێنتاڵ دیارن کەم دوێن ئەوانە ئەو کەسانە زۆربیان ئەگەر لیان نزیک بینەوە دڵ و دەروونێکی زۆر جوانیان هەیە زۆر پاک ئارام خوێنشیرن حتی تەنانەت بیرەوەری باشیان هەیە ئەوانە عەزیەت ناکەن بەڵام بۆیە هەیە شەرمێون بن یان بۆیە هەیە هەر نەدوێ بن ئەم بۆ خۆم بە زەحمەت لە مەجلیسانەوە قسە دێم کەم دوێم زۆر گوێ دەگرم کەم قسان دەکەم ئەگەر مەجلیسی دۆست و ڕەفیقانیش بێت جاری وایە نۆبەی کەس نادەم بەڵام بەگشتی کەم دوێم زۆر کەس وە دەزانیا من زۆرم خۆ پێ زۆرە و شایم بەخۆیە و حیساب بۆ کەس نەکەم دەحاڵێکدا ئەسلەن وانە ینی زۆر جار هندم خۆ پێکەمتر بووە لە خەڵکی یان خۆم پێکەمتر چاو لێ کرد و جاری وایە دەوروبەرەکەم لێم بەدەنگات و جاری وایە من لەبەر منداڵی ڕەفیقەکەم کە هەستاومەتەوە تەمەنی زۆر کەم بووە پیان ناخۆش بە کوتیان هەڵمەستەوە ینی جاری وایە لە جێی پێویستیشدا زیاتر لە حەدی پێویستیش خۆم کەم کردوێتەوە بەڵام زۆر کەسی زۆر دەزانم خۆم پێ زۆرە بۆیە بە زاهیر نابێت قەزاوەتی بکەین ئەمن دەمەوەردی ئەو دۆستەیدا قەزاوەتی خراپم کرد و دوای جوان نەبوو هیوادارم ئەمنیش لەوەی واوە هەر یەکێک لە ئێوە کە ئەو ڤیدیۆی چاو لێ دەکەن هەروە بن بۆی کە ئینسان لە پێشدا قەزاوەتی خراپ بکە دوای بۆ خۆی پەشیمان دەبێتەوە و تووشی عەزابی وجدان دەبێت ڕۆژێکی خۆشتان هەبێ و هەرویستم تەجروبە و ئەزمونەکانی خۆمتان پێ بڵم دەنامە بەستم ئامۆژگاریتان نییە کاتێکی خۆش